بەڕێزان کاتێک کە ئێمە لە سکی دایکمان دەرئەچین لە دایک ئەبین یەکسەر دەمان شۆرن چونکە گیانمان هەمووی پیسە پێویستمان بەوەیە یەکسەر بمان شۆرن هەر جاری وایە هەر لە وولادەکە دەدەشۆرن چونکە تۆ پێویست بەوەیە بشۆرڕی و کاتێکیش کە دەمری هەر بە هەمان شێوە دەتشۆن ئەمە سەرەتا و کۆتای ژیانی من و تۆیە باگەمان لە خۆمان بێ و سەرکەشی نەکەین چونکە سەرکەشیکردن بەرەو قیامەتێکی ڕەش و تاریک دەمان بات ئاگری جەهەنەم پەنا بخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ وا دەزانن ئاگری جەهەنەم پەنا بخوا کە 69 ئەوەندەی ئاگری دنیا گەرمە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم وا دەزانن ئاگری دۆزەخ وەکو ئاگری دنیا ڕووناک و سوور و جوانە فەرمێ وەڵڵاهی لە قیر ڕەشترە ئاگری جەهەنەم لە ئەو ئاگری کە لە جەهەنەمایە خوا بمان پارێزێ ئاگرێکە نە ڕۆشنایی هەیە نە ڕووناکی هەیە وەک قیر ئەفەرمێ لە قیریش قیر چەندێ ڕەشە قیری ڕەش چەندێ ڕەشە ئاگری دۆزەخ ئەوەندە ڕەشە پەنا بەخوای گەورە سوورایەتی و شینایەتی و سەوزایەتی تیان نییە بۆیە وا نەزانی جەهەنەمە شتێکی ئاساییە بڵێ خوا غەفوور و ڕەحیمە خوای گەورە بەس غەفوور و ڕەحیم وایە ئەو دۆزەخە سەختەی دروست ناکرد بۆیە کاتێک کە لە دایکە بی کاتێکیش کە هاتیتە دنیاوە دەتشۆرن بەڵام کاتێکیش دەمری بە هەمان شێوە دەتخەنە بان تەختەی مرد و شۆر دەتشۆرنەوە بۆ ناو گۆڕەکەدات ئەگەر نەخوارەوە کەواتە بزانە ئەمە سەرنجامی دنیاکەیە کە ئێمە کردومانەتە شوێنی گوناه و تاوان و یاخیبوونی خۆمان لە خوای پەروەردگار بەڵام کاتێکیش کە ئێمە لە دایک بووین ئێمەیان شۆرد بەڵام نەمازانی کێ دەمان شۆرێ کەسمان نەدەناسی و کاتێکیش کە دەمرین بەخوا نازانی کێ دەمان شۆرێ شعور و هەستمان نییە لاشەمان هەمووی لە کار کەوتووە ئەو لاشە ئێکسپایری ئەو لاشە لە کارکەوتووی من و تۆ دوای مردنمان نازانی کێ دەیشۆرێ بۆیە ئاگات لە خۆت بێ ئەم خاوانە باسی دەکەین بۆ ئەوەی کاتێک کە ویستت ملهوڕی و سەرپێچی فەرمانی خوا بکەی خۆت بناسی بزانین سەرنجامی تۆ بۆ کوێ دەڕوات کاتێک کە لە دایکە بین بە پارچەیە پەڕۆ پارچەیە قوماش دەمان پێچنەوە مناڵی کۆرپە و ساوامان بینیوە کە بە پارچەیە پەڕۆی سپی یا ڕەنگی تر دەیپێچنەوە هەمومان بە مناڵی پێچراینەوە بە پەڕۆ بە پارچە و پەڕۆ قوماشێک و کاتێکیش کە دەمرین بە هەمان شێوە بە خامێکی سپی دەمان پێچنەوە کەپسیشمان دەکەن لە چەپ و ڕاستەوە لە هەموو لایەکەوە لە قاچ و سەرمانەوە ئەو ڕۆژە دەبیر بێ ڕۆژێکە بێ لە ناو خامێکە سەریشت تەنها بە دەرەوە نییە لاشت هەمووی پێچراوەتەوە وەک تەشبیهات وەکو چکلێتێک چۆن پێچراوەتەوە ئاوا لاشەمان دەپێچنەوە ئەو ڕۆژە دەبیر بێ لاشت لە جوڵە کەوتووە لە حەرەکە کەوتووە خۆت و کردەوەکانی خۆت هەرچی دەکەی بیکە بەڵام دڵنیا بە سەرنجامی تۆ ناو کفنەکەیە ناو گۆڕە تەنگ و تاریکەکەیە هەرچی دەکەی بیکە بەڵام دڵنیا بە ڕۆژێکە بێ زیندوو دەبیتەوە ڕۆژێک دەبێ پرسیارت لێکرێت لە بارەی ئەو کردەوانی کە لە دنیا ئەنجامتدا بۆیە ئاگات لە خۆت بێ ڕۆژێک دەبێت دەتپێچنەوە لە ناو خامێکی سپیدا بۆ گۆڕستانت دەبن خۆت و کردەوەکەت هیچ کەسێ فریاد ناکەوێ جگە لە ڕەحمی خوا پاشان کردەوەکانی خۆت